لە ڕووداوەکەی لالەزاردا 22 ئەمانگە دەوترێت تاوەکو ئێستا تەرمێک لێرەیە کە بەهۆی سوتاوە ناناسرێتەوە ئەمە بەکوێ گەیشتووە؟ بەڵێ ئەوە لەم 4-5 ڕۆژەیە کە سوکاری هاتن بە بڕیاری دادوەر ئەو سامپڵیشی بۆ شیکاری دیێنەی لێمان وەرگرتە بوو لەگەڵ کەسێکی قوربانیەکە ئاراستی ئەوە کران کە شیکاری دیئNA بۆ بکەن چونکە ئەوەی کە جۆمان لێبوو زیاتر گومانەکان لەسەر ئەوە بوو کە ئەمە کەسی ئەمان بن ئیتر بێگومان ئەو شیکاریش پێچێت و چاوەڕێی دەرەنجامی ئەو شیکاریین. سەرەتای ڕووداوەکە دەگوترا کە 4 تەرمن بۆی سوتاوە تا چەند ڕاست بوو؟ نەخێوانیە ئێمە هەل لە هەوڵۆ چۆن باسمان کرد ئێمە وتمان 5 تەرم هاتۆتە ئەم دەستگایە سیانی لە هێزە ئەمنیەکان بوو دوانیشی لەوێ بوو وەیەکیان هەر ڕۆژێ دوای ئەوەی جاوەیە هێزە ئەمنیەکان هەمان ڕۆژ برانەوە بۆ ڕۆژی دوایی ئەوەی دووەم کە سوکاری لە دەڤەری سۆرانەوانە بوون هاتن بردیانەوە هەرو تەرمە سوتاوە کە نەناسراوە ئەیژوتم کە سوکاری سۆراخیەکەن هاتن بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵەر سامپڵەکەی لەگەڵ کەسەکەیە نردومانە بۆ شیکاری دیێنەی تاوەکو ئەنجامەکەی پشڕاستی کاتەوە لەسەر بنەما زانستیەکە. ڕۆژی سوتاوەکەی هێندە زۆرە کە نەناسرێتەوە. یەگومان بەڵێ زۆرە بەڵێ. چەند خێزان هاتوون بۆ ئێرە بەدادە چونکەن بە پشکنی دیێنەی بکەن بۆی کە بزان ئەمە ئەم تەرمە هی ئەوانەیە یاخودی کەسێکی دیکەیە. ئەمە یەکەم خێزانە هاتوون. یەکەم خێزانە بە تەلەفۆن خەڵک سۆراخی کردو بەڵام من نازانم چییە دکتۆر شواوە بەڵام وەکو خێزان یەکەم خێزانە هاتوێتن. ئەو 5 تەرمی کە باسێک لە ڕووداوەکە بە دیاریکراوی کەی هێنیان بۆ ئێرە لە هەر کاتی ڕووداوەکە بووە بە چی هێنانیان بۆ ئێرە؟ 22 مانگ بەڵێ بە ئەمبولانسی حتا ئەمبولانسی خۆشمانی تیا بوو کە هێنایان ئەوانەی دوایی هەنێکی تر لە بەیانیەوە سعاتەکانم بیر نەماوە بەزانم هەنێکی زوو بوو سعات 6 و 7 بەیانی بوو تا 2:30 عەسر کە ئەمبولانسەکەی خۆمان چوو بووە نابووی.